قوارەی هەرێمی کوردستان لە ڕووی دەستوری و یاساییەوە گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز دکتۆر محەممەد شا پسپۆڕی دەستوری لە ستۆدیۆ میوانمانە. دکتۆر بەخێر بن. زۆر سپاس. سپاس دکتۆر. هەرێمی کوردستان قاوەرێکی یاسایی و دەستوریە لە عێراق و لە ئاستی نێودەوڵەتیشدانی پێدانراوە. هیچ کەس و لایەنێک نەتوانێت قاوارێ لاوازکە؟ خودی دەوڵەتی عێراقی نوێ لە دوای ڕوخانی ڕژێمی پێشووی بەعس لەسەر بنەمای فیدراڵیەت دروست بووە. بۆیە دەستکاریکردنی قوارەی هەرێم تێکدانی خودی دەوڵەتی عێراقی کە ئێستا هەیە. هەر بەپێی دستور لە دیباجەی دستور باز لەوە دەکات پابەندی بوون بەم دستورە و بەو شێوازەی کە دەوڵەتی پێ دروست بووە پارێزگاری لە مانەوەی دەوڵەت دەکات. واتە دەستکاری بکردنی قوارەیەک و تێکدانی سیستەمی حکومڕانی ئەبێتە هۆکارێک بۆەوەی دەوڵەت بە تەواوەتی نەمینێ، ئەو دەوڵەتەی کە ناوی عێراقە نەمینێ. لە مادەی یەک لە دستورە بەوازحی دەڵێ عێراق دەوڵەتێکی فیدراڵە. دەوڵەتی فیدراڵ واتە اتحاد مرکزی اتحادی هەیە زایدن هەرێمەکان. هەرێم تەنها هەرێمی کوردستان هەیە، حالیە لە عێراق تەنها هەرێمی کوردستان. هەر دەستکاریکردنێکی ئەو بابەتە مستحیل لە عێراق تێک دەچێت، ینی ئەو دەوڵەتەی کە ناوی عێراقی اتحادیە نامینێ. دەبێت بڵێن دەوڵەت هەڵەوەشێت. دەستکاریکردنی قاوەرەی هەرێمی کوردستان بەرامبەر بە دەوڵەتی عێراق بەتەکی دەبێتە هۆی هەڵوەشانەوەی سیستەمی گشتی عێراقی. جگەل لەو پارێزبەندیانەی کە برایانم لە باسییان کرد کە دەستکاریکردنی قوارەی هەرێم یان هەر تعدیلێک ئەگەر بیانێ بە ناوی دستور تعدیل بکەن کۆمەڵێ مەرجی تایە کە زۆر بە ئەستەمە دەکرێت. بەڵێ ئەم هەڕەشە و قسانە و هەوڵدانون بۆ تێکدانی ئارامی هەرێمی کوردستان و فشاری ئەمنی و سیاسی و یاسایی هیچ کاریگەرێکیانە بێت؟ نەخێر کاریگەری ئەو لەسەر قوارە نابێت، مستحیلە. یعنی وەک گوتم واضحە دستور دەستبردن بۆ قواری هەرێم واتە تێکچوونی دەوڵەتی عێراقی و تەنها ئەم کارانە دەکەن بۆ لەبەر ئەوەی ئەو هەموو ئاوەدانی کە لە کوردستان هەیە سەر ڕای ئەو ئەتوانین بڵێن ئەو گەمارەوەی کە خستویانەتە سەرمان بە تایبەتی لە 2014ەوە هەرێمی کوردستان هەر لە بەردەوام لە پێشکەوتنە بەعکسەوە گە سێری پارێزگاکانی در بکەی هەر بەرەو دووە دەڕوە. یعنی ئەگەی من نمونە بە بەسڕا بێنینەوە، بەسڕا سەرچاوی تقریباً سەروی 85% داهاتی عێراقا لێوە دەڕوە. ئەو بەسڕایەک ئەو هەموو داهاتەی لێ دەهێنرێ ئاوی پاکی خواردنەوەیانی، یعنی کە ئەمە ئەم زوڵمە گەورەی کە دەکرێت بەرامبەر بەسڕا. بۆیە چاویان هەڵنایە بەو هەموو ئاوەدانەی کە لە هەرێمی کوردستان هەیە ڕێکاری ئەوها بەو شێوەیە دەگەڕنە بەر جار وهەیە بە عسکەری وەکۆی لە 16 ئۆکتۆبەر و هەندێک جار لە هێرشە ناوەناوانەی کە دەیکەنە سەر هەرێمی کوردستان و هەولێر و ناوچەکانی هەرێمی کوردستان یان بە ڕێگەی ئابووری یان بە ڕێگەی سیاسی یان بە ڕێگەی ئەعلامی هەموو ئەوەیە کە چاویان هەڵنایە بەو ئاوەدانی کە لە هەرێمی کوردستان هەیە بۆ ئیستیقراری کە لە هەرێمی کوردستان هەیە پیان هەزم ناکرێت و لە هەمان کاتایانەوێ وەزعی هەرێم تێک بچێ و خەڵک وەزعی تێک بچێ بۆی قەنەعەت بە شارعی خۆیان بکەن چۆنەوە هیچیان بۆ شارعی خۆیان نەکرد. دکتۆر پێتان وانێ هەنێ جار ڕۆگەشەکەی عێراق هەرێمی کوردستانە بەتایبەت بۆ بەشداریکردن لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان و نەتەوەیەکگرتووەکان بۆ پیکە هەرێمی کوردستان مافی پێکاتەکان پارێزراوە، ئەمنیەت پارێزراوە، ئازادی ڕادەربڕین هەیە. عێراق لە پاڵ هەرێمی کوردستانەوە خۆی بە جیهان ناناسێنێ بەم ڕێگەیە؟ حتمما ئەگەر جانبی سیاسی باز بکەین وەکۆی جەناب بەدوێت جێگەی پێکەوە ژیانی حەقیقیە لە شوێنەکانی تری عێراق هەموو شارەکانی تری عێراق بە تایبەتی پێکاتەی مەسیحی لەو فترەی ئەخیر لە دوای 2014 هەر نەیانتوانی بمینێنەوە هەمووی ڕویان لە هەرێمی کوردستان کرد. ئێمە لە ناو هەرێمی کوردستان هەر پێگەیەکی زۆر تایبەتمان بۆ برایانمان لە ئاینی مەسیحی داناوە، وەزیریان هەیە لە ناو کابینەی حکوومەت، مدیر عامیان هەیە، کەسی متەنەفیزیان هەیە لە حکوومەت لە پەرلەمان، زۆر ڕێزیان لێگیرێ، خەڵکە ئاسایەکەیان زۆر ڕێژیان لێگیرێ، قایم قامیان هەیە، مختلفی بەسەڵاتیان لە هەرێمی کوردستان هەیە و تاکی جیاوازی نییە لە نێوان تاکێکی کوردی مسلمان و تاکێکی کوردی مەسیحی، هیچ جیاوازیەک نییە، وەکو یەک مامەڵەیان لەگەڵەکەی. بە هەمان شێوە بۆ یەزیدیەکان، بە هەمان شێوە بۆ کاکەیەکان، بۆ سابیەکان، بۆ هەر پێکاتێکی دیکە، جگەل لەوانەی کە تورکمانیش بە هەمان شێوە زۆر ڕێزی تایبەتیان هەیە، پێکاتی تورکمانیش ڕێزێکی زۆر تایبەتی هەیە، ئەوانیش بەشدارن لە حکوومەت، لە پەرلەمان، لە مؤسساتی دەوڵەت. ئەمە وای کردووە کە هەرێمی کوردستان زۆر ڕۆیکی گەشی هەبێ، وەکوی جەناب بچێت فەرمونون عێراق خۆی بەوە ئەنازێ، ئەڵێ ئێمە فرە پێکهاتین لە کاتێکدا لە عێراق ڕێز لە پێکهاتەکان وەکو پێویست نەگیراوە. ئەوەی کە ڕێزی گردووە لە پێکهاتەکان و
قیمەتی بۆ داوە ناوەن و خزمەتیان دەکا هەرێمی کوردستانە ئەو کەشخەیە کە جەناب دەڵێ لە دەرەوە دەیکا فعلەن بە شانوباڵی هەرێمی کوردستانەوە دەیکا لە ڕووی ئابووری و پێشکەوتنی عیمرانی هەرێمی کوردستان دیسان هەرەوەیە عێراق شتێکی ئەو تۆی نەکردووە لە بواری خزمەتگوزاری بۆ خەڵکەکەی تا بتوانێت بە مجتەمەعی دەولی بڵێ من ئەوها لە دوای 2023 توانیم ئەو خزمەتگوزاریە دیارە بە خزمەت بەگەلەکەم بگەێنم مع العلم ساڵانەی عێراق میزانی لە سەروی 100 میلیارد دینارە دۆلارە نەیتوانین شتێکی وا بکە ئەوەی کە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەی کە لە 2005 بۆی بزانی بلەم لە 2005 موازنەی حەقیقی نەنارداوە بۆ هەرێمی کوردستان بە هەموو کاتێک یعنی لە باشترین وەزع نەگەیشتوتە 10% بودجەی حەقیقی بۆ ئێمە نەهاتوو بۆ هەرێمی کوردستان لەگەڵ ئەوەشدا حکوومەت توانێتی خزمەت بکە پێشکەوتن بکە مەکتەبی نوێ دروست بکە بە هەزاران مەکتەب دروستکە بە خەستخانەی نوێ دروستکە خزمەتگوزاری پێشکەشکە خوێندن ڕانەگرێ تعلیمی عالی ڕانەگرێ سەحا بەرەو پێش هەموو بابەتانەی کە پێویستە دکتۆر لە ڕووی دەستوریەوە مافی هەرێمی کوردستان نییە پەیوەندی دیبلۆماسی هەبێت و پەیوەندی لەگەڵ وڵاتان هەبێت لە ڕووی دستوریەوە بەڵێ هەر بە نەس هەمانە جگە لەو فەرمانگانی کە خۆمان هەمانە وەکو هەرێمی کوردستان تعاملی هەرێم دەکەین مەفروض وایە لە ناو سەفارەتەکانی عێراقیش مەکاتبی تەمثیلی دیبلۆماسیمان هەبێت بە نەسی دستور وا دەڵێ بەڵام بەداخەوە یعنی ئەمە ڕەنگە من چەند جارێکی ژووتە بم عێراق کاتێک کە بابەتەکە ڕووی لەوە دستور پێشێ دەکات بەڵام کاتێک کە ڕووی لە ئێمەیە باسی دستورەکەەوە ئەڵێمە دستور وا دەڵێ دستور دەڵێ ئەگەنا بە نەسێکی واضح باسی ئەوە دەکات کە دەبێت ئێمە مەکاتبی تەمثیلی دیبلۆماسیمان لە هەموو سەفاراتی عێراقی هەبێت لە هەموو سەفارەت بەبێ ئیستثنا جگە لەو نوێنەراتیای خۆمان هەمانە ئەو نوێنەراتیە زیاتر پەیوەندی بە هەرێم و هەرێمەکانە و دەوڵەتەکانە چۆن تعامل لەگەڵ هەرێم بکەن لەوە پێشێر کراوە جێی باسە بڵین برادرانی ئێمە لە بەغدا ینی بە تایبەتی ئەوانەی کە دەسەڵاتن ئەوانەی کە دەسەڵاتی حفالیان لایە وەکو پۆستی سەر و کۆمار مادەیەکمان هەیە لە دستور بە واضحی باسی پۆستی سەر و کۆمار دەکات کۆمەڵی مادەمان هەیە یەکێکیان لەوانە باسی پێگەیەکی زۆر گرنگەدا بە سەرۆکی کۆمار مادەی 67 ئەڵێ سەرۆکی کۆمار پارێزەری دستورە جەنابی سەرۆکی کۆمار بە هەموو ئەو بەڕێزانەی کە سەرۆکی کۆمار بوونە ئەوەی ماوە ئێستا ئەوەی بەڕەحمەت بێ جەنابی مام جەلال خوا عەفوی کە ئەمرخوای کردووە هەمووان وەکو پێویست ناتوانیەوە بەڕاستی داکۆکی بکەن لەسەر مافەکان ینی بۆ نمونە ئەو مافە داوا بکەن بڵێ بۆ ئێمە مەکاتبی تەمثیلی دیبلۆماسیمان کاتێک کە لە 2014 موچەی هەرێم دەبڕێ و دێنە سەر میزانی هەرێم و قەتعی دەکەن بۆ نایەنە جواب وەکو پێویست بەپێی دەستور مافیەکانەوە ڕێپێدراون بەپێی مادەی سی لە دستور دەوڵەتی عێراق ملزەمە ژیانێکی کەری ینی ڕێکوپێک بۆ هاوڵاتیانی دابینکە ئەرێ من پرسیار دەکەم ئێمە لە کوردستان هاوڵاتی عێراقین ئەگەر هاوڵاتی عێراقین بەپێی مادەی دستور واجبی حکوومەتی عێراقیە کە موچەی فەرمانبەری هەرێمی کوردستان وەکو موچەی فەرمانبەری بەسڕا و بەغدا و مووسڵ بێت قسەی جەنابەت بە شەکرەوە یەک لە 2014 داعش حکمی مووسڵی دەکرد و حکمی کۆمەڵێک ناوچەی دەکرد ڕاتبی ئەنارد حکوومەتی عێراقی بۆ ئەو منتیقانەی کە داعش حکمیە کرد ڕاتبی نانارد بۆ ئەو منتیقانەی کە هەرێمی کوردستان حکوومەتێکی قانونی حکومی دەکرد بۆ پێشمەرگەی نانار کە شەڕی دژی داعش کرد قووەت پێشمەرگە دیفاعی لە عێراق دەکرد و لە هەرێمی کوردستان دەکرد چەکی پێویستی بۆ نانارد لە کاتێکدا واجبە لەسەری کە بینێرێ دکتۆر لە ماوەکانی ڕابردۆ تا ئێستاش و تا کەمێک لەمەوە بەر سەرۆکۆزیرانی هۆڵندا و سەرۆکی فەڕەنسا هەر ئەمڕۆ پاڵپشتی و پشتیوانی خۆیان بە هەرێمی کوردستان دەربڕیوە ئەمە چەند تا چەند ئەگەڕێتەوە بۆ بەهێزی و گرنگی پێگەی هەرێمی کوردستان و تا چەند بەلای وڵاتانی نێودوڵەتیەوە گرنگە کە هەرێمی کوردستان هەرێمێکە پابەندی دەستورە ڕوونە لای هەموو وڵاتانی بەوازحی بۆیان ڕوونە وڵاتانی دەرەوە ئۆروپیبیە یان وڵاتی ئەمریکا یان هەر وڵاتێکی تری حتا وڵاتە عەرەبیەکانش بۆیان ڕوونە کە دستوری عێراق باسی چیەکە و چەند ئێمە پابەند بووینە زیاتر لە 55 مادە ئەگەر لە یادتان بێت جەنابی سەرۆک بەرزانی وەختی خۆی لە ڕفراندۆم باسی ئەوەی کرد زیاتر لە 55 مادە بە فعلی حکوومەتە یەک لە دوادەکانی عێراق زیاتر لە 55 مادەیان پێشێل کردووە و لە هەزاریش پێشێلیەکە مادەکان شەرت نییە هەمووی پەیوەنددار بە هەرێمی کوردستان ئەوەی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە ئەوەی ناڕاستەوخۆ پەیوەندی هەیە ینی باسی مادەی سیەکەم من بۆ نمونە یان مادەی سیویەک پەیوەندی بە هەموو عێراقەوە هەیە بەڵام زیاتر زەختەکەیان لە هەرێمی کوردستان کردووە
باسی خزمەتی کۆمەلگاکە باسی خێزانەکە ئەڵێ حکوومەتی عێراق مەسئولە لەسەرەوەی خێزانەکان بپارێزێ ئەگەر پرسیار بێ خێزان یەکێک لە بنەمای مانەوەی ئەوەیە کە بواری ئابوورێکی سەلامت بێ باشە ئەوان لە تاک و خێزانی ئێمە دەدەن محارەبەی خێزانەکانی کورد دەکەن کە موچەیان نایڵن بگات بە پیان کەمە سەبەبە بۆ تێکچوونی لای ئەوروپا و لای ئەمریکاش ڕوونە کە ئێمە پابندی بە نەسەدەکانی دستور بە مادەکانی کە تایبەتن بە نەوتی شەو بەوەی جەناب حوسانی مادەکانی تایبەتن بە دەرکردنی نەوتی شەو ئێمە پابند بووینە بە عەکسەوە هەرێمی عێراقا کە پابند نییە و محارەبەی ئێماکە و هەموو هەوڵێکی بۆ ئەوەیە کە ئێمە نەتوانین مادەکانی دستور وەکو خۆیتەوە تەطبیق بکەین. بەڕێز دکتۆر محەممەد شاب سپۆری دەستوری لە ستۆدیۆ ئامادە بوو. سوپاس بۆ شرفەکانتان و بەخێراتن. سپاس بۆ جەنابەت. سپاس.